لەژێر دروشمی هەفتەی شکستی فشارەکان مامۆستایانی دەڤەری پشدەر خۆپشاندانی بەرفراوانیان ئەنجامدا. لە دەستپێکدا لە ناو پارکی قەڵاتجێ گرت بوونەوە و دواتر بەڕێپێوان و وتنەوەی دروشم و وتاف ڕۆیشتێن بۆ بەردەم پەروەردەی پشدەر و لەوێ درێژەیاندا بە خۆپیشاندانەکەیان. مامۆستایانی پشدەر دەڵێن لەژێر هیچ هەڕەشە و فشارێکدا ناچنەوە هۆڵەکانی خوێندن و بایکۆت ناشکێنن بەبێ دەستکەوت. بەداخەوە لە ئێستادا پەروەردەکان فشارێکی جدیان دەست پێ کردووە بۆ سەر مامۆستایان وەکو سزادان و هەروەها فشاری حیزبیشمان لەسەرە، بەڵام ئەوەی هەیە تا ئێستا لە پرسراوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرپرسیارانە بەدەم داواکاری مامۆستایان وانەبێژ و میلاکەوە نەهاتوون، بۆیە ئێمە بڕیارمان داوە تاوەکو داواکاریەکانمان جێبەجێ دەکرێن بەردەوام بین لە بایکۆت و خۆپیشاندان. حکوومەتی هەرێمی کوردستان دەیهەوێ بەبێ هیچ دەستکەوتێک مامۆستایان مستەوە خوێندن لە شوێی دنیادا هەبووە 125 ڕۆژ خۆپیشاندان و بایکۆت بێت، بەڵام بەبێ دەستکەوت بگەڕێنەوە. هەرگیز ئەم خەیاڵان خاوە مامۆستایان سوورە سەر داواکاریەکانن تا سەرجەم داواکاریەکانن بایکۆت بەردەوام دەبێت. ئێمە بەرهەمەکەی دەبینین کە ئەمڕۆ شەقام خرۆشاوە. خرۆشانی شەقام وەڵامێکە بەداخەوە بۆ کەسانێک کە دەیانەوێت لە ڕێی حیزبەوە لە ڕێی دام و دەستگای کۆمیتە و ناوچەوە ئەو خۆپیشاندانە خۆڕسکە. ئێمە هیچ دەستێکمان لە پشت نییە، ئێمە بۆ ماف و بژێوی و قوتی خۆمان لەسەر شەقامین. بەشێک لە قوتابیان و کەسوکارەکانیشیان لە خۆپیشاندانەکانی مامۆستایانی ناڕازی دەبیندرێن و پاڵپشتی خۆیان بۆ داواکانیان دەردەبڕن و حکوومەت و پەروەردەش بە هۆکار و خەمسار دەزانن لە ئاستی پەککەوتنی پرۆسەی خوێندن. ئێمە بۆ هاتووینە سەر شەقام بۆ ئەوەی مافی قوتابیەکان و مافی مامۆستایان وەربگرینەوە، بۆ ئەوەی حکوومەتی ماوە بەسەرچوو هەست بە لێپرسراوێتی بکە بەرامبەر گشتین و توێژەکانی کۆمەڵگا. بەڕاستی چەند مانگێکە بێڕێزیمان پێکرێ، بەسە ئێمە بێزار بووین ئەبوو لە وەرزی دووەمی خوێندندا بووین، بەڵام ئێستا ئێمە مامۆستایان لە جەرگەی شەقامەکانین هاتوومەتە شەقام بۆ مافی خۆم و مامۆستایان هاتووم لە دڵمایە دەری بڕم. بەڕاستی ئەو زۆرە بەرپرسیاری ئێستا دەرگای قوتابخانەکان نەکراونەتەوە، ئێستا بوو ئێمە 4 مانگ خوێندن بکەین. بەڕاستی ئەو دەنی ئێمە تێداین داوا لە حکوومەتی ماوە بەسەرچووەکەین، داوا لە حکوومەتی ماوە بەسەرچووەکەین موچە بدا بە مامۆستایان لە کاتی خۆیدا. شەقام بۆ خوێندنگا دژ بۆ حکوومەتە بەنگا تا دێت هەڕەشە و فشارەکان زیاتر دەبن لەسەر مامۆستایانی ناڕازی تاوەکو بچنەوە هۆڵەکانی خوێندن. ئەوانیش لە بری چوونیان بۆ هۆڵەکانی خوێندن هاتوونەتە سەر شەقام و دەڵێن هیچ فشارێک نایان وەستێنێت و بەردەوام دەبن تاکو مافەکانیان بەدەست دەهێنن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتجێ.